بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، والسلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي خومو أو هاوريانيك لرجلاتي كردستان وهاتوين تخزمتي أوي عزيز وخوشويست، بە پێویستی ئەزانم سپاس و پێزانینی خۆمان ڕابگەێنین بە سەرۆکایەتی ئەم ئیتیحاد سەرۆکاتی ئیتیحاد جەنابی مامۆستا ئەنوەر سوپاسیەوان دکەین، خودێ جەزایەوان بنویسی بە باش هەروەسا ئەو خوێندەوانێن خۆشتوی و لەوێر بە شەرم و بە حەیا و بە ئەخلاقەکێ باش خزمەتان مەکرد. ئەم ژوان گەلک تشتان هین بووین، لەوێر پیرۆزبایی ژوان دەبێژم، ژوان ڕادەبێژم پیرۆزە مبارەکە، دەستێوە ساغ بێ، ئەم دەستێوە ڕادموسین ژبلی خوێندەوان ژی خودێ خێراوە بنویسێ. ئەو مژارێک و من حاضر کریە لەوێر ئەو ژی تەهلوکەیەن مێدیایە، کەناڵێن مێدیایە و بەرپرسیارەتیە عولەمایان لەوێر. مژارێ من ژێ 5 خاڵان خۆ دەگرێ. یەک دیرۆکە مێدیایان دجیهانێ، دیرۆکە مێدیایە دە ئیسلامێدا و هەروەسا گرنگیە مێدیایە دە ئیسلامێدا و خراپیەن مێدیایە دناو جڤاکە کوردیەدا و وەزیفە عولەمایان دەکێمکردنە وان تەهلیکان چییە؟ ئەس ژوەڕە پێشکەش دکەم. مامۆستایان هێژە وەک خویا دکە ئەف شتێکی بەلی و ئاشکرایە دناومەدا کو جەهل و تەفرەقە دوو سەبەبێن سەرەکینە ji بۆ جوداهیە، ji بۆ پاشخستنە جڤاکێ. ئەم بتنێ بەحسا کوردستانê دەکەین. بەڕاستی جەهل و تەفرەقە، جەهل و جودایی و اختیلاف دوو تشتێ پڕ گرنگێن کو دەوراوان هەیە ji بۆ پارچە پارچەکردنە جڤاکێ. ئەگەر پرۆگرامە ئیتیحادی عولەما ئەم پراکتیکەین و بەڕاستی عولەماژی عولەما تام عولەمایە باش بن، گەلک پرۆبلەم و مشکلەیەمە دێن حەلکردن و لازم ئەم بزانین یەک ژێ سەبەبێن هەری مەزێن ji بۆ چێکردنە جەهلێ دناو جڤاکێدا ئەو ژی مێدیایە. ئەگەر عولەما یان ئەو کەسێن کو مخلیسێن کاروانە ئیسلامێنە، ئەگەر ئەو پڕ هزر بکەن و پراکتیک بکەن، شۆلەکەی باش بکەن، دکارن بەرەڤانی بکەن ژوان تشتێ خراپ کو دێنە ناو میلەتێمە. بحقیقت نها ئەمڕۆ ئیرۆ ئەم سەردەمەکی داینە کو ڕۆڵێ مێدیایە پڕ گرنگە. ئەو گرنگێ مێدیایە کو دناو مەدا هەیە وسا کردیە کو گەلک وڵاتێن زلهێزێن دنیایە دەستێ خۆ بەسەر مێدیایە گرتیە. ji ber هەندێ کەسێن سیاسی دەبێژێن مێدیا هێزە چارەمە دناو هەر جڤاکەکەیدا. هەر سازیەک مێدیاوی بەهێز بێ دبە تشتێکی بەلی و کاریگەر باندۆر. ئەم دەزانین مەوج و شەپۆلە مێدیایە باندۆرەکە گەلک خراپ لەسەر جڤاکان چێ دکا، بەتایبەت دناو وڵاتێن موسڵماناندا دناوانژیدا گەلێ میلەتێمەی موسڵمان. ji ber هەندێ وەزیفە عولەمایان وەزیفە زانایان تەسیرەکەی وانی زێدە هەیە. ئەگەر هوان شۆل بکەن لازمە عولەما بزانن ئەو دکارێن باندۆرەکەی باش چێ بکەن، بەرەڤانیەکێ باش ئەخلاقی میلەتێ بکەن. ئەو ژی ئەوەیە کو لازمە عولەما دناو مزگەفتێدا دەرکەونە دەرڤە، چالاکی وانتنێ دناو جامێدا نەبن، لازمە بێن ناو جڤاکێ.
دیرۆکە میدیایەژیدا دناو دنیایەدا سەتەلایتە ji bo yekem car peyva kanalê asmanî ji bo Edward Hodwer vedigerê cara yekem ew peyv bikar aniya bo cara yekî ji mangên destkirt qamerên sinaî sala 1962 tal êstar ew behez kiriye ji Amerîka û welatانên Ewropî de mifa wergirt ئەو دەبێژێن ئەم مانگەکەی دەستکرد چێ بکەین هەیڤەکەی دەستکرد چێکەین بچە ناو هەموو ماڵان دناو هەموو ماڵاندا باندۆر چێ بکە di sala 1960 یەکێتیە سۆڤیەت بۆ جارە یەکەم مانگێ دەستکرد هەیڤە دەستکرد مەهێ دەستکرد شاندە ناو ئاسمانێ ji ber هەندێ عولەما لازمە ئەو ئاگاهی لە جەموان هەبی دەما کو ئەو خەیال بوو واقیع هات ناوکەت هۆلێ پرۆگرامێکی وانێ کریسمسێ هەبوو ئەو دەبێژن شەوا پیرۆز ئەوە ئەڤ یەکەم پرۆگرامێ میدیایان بوو دنیادا هات وەشاندن یعنی ئەم بزانین جارە یەکەم کو خریستیانان کارەکەی وسا کرد یەکەم پرۆگرامێوان ئەو بوو کو بەحسا کریسمس بکەن و بەحسا دینی خۆ بکەن ji bo خەڵکی ئەف معنا چییە؟ معنا ئەوە کو یەکەمین پرۆگرامێوان کو دخوازن دناو خەڵکیدا بڵاو بکەن تشتێن دینی و تشتێن ئۆلی بوون ji ber هەندێ گروپên تەبشیری گروپên خریستیان سەرکەفتی بوون dê ئارمانجا خۆدا دەما کو ئەم بەحسا دیرۆکە تەبشیری و مەسیحیان دکەین تەبشیری ئەوێن کو دینێ مەسیحی دینێ خریستیانێ بڵاو دکەن دەست پێکە عولەمای ئێمە دوگۆ سەتەلایت حرامە بەرەزانیژی خۆ دەگرت دوگۆ ئەوە تشتێکی نووە هاتە ناومە نەهاژی gelek مسلمان سەتەلایت و سۆشیال میدیا بە حرام دەبینن لێبەلێم ئەvە بوو سەبەب کو دیرۆکە مێدیایێ یەناو مسلمانان ئەم gelek ji پاشین بە بەراورد دگەل یا ئەوروپێ ئەم بەحسا گرنگی و باندۆرە مێدیایە دەکەن دەناو کۆمەلگا و جڤاکە ئیسلامیە کوردی گرنگیە مێدیایێ ئەم وسا دکارین وسا بفکرین کو هەموو مێدیا لە گۆڕ لە گۆڕ چەند قۆناغان دێت دابەشکردن مەسەلەن قۆناغ و مەرحەلەیە کشت و کاڵ قۆناغە چاکسازی قۆناغە پەروەردەی ژێیە دناو حەزارەت و شارستانێتە مرۆڤاندا مێدیا دەورەکەی پڕ مەزن هەبوویە ئەم دەزانین هیچ ئاستەنگێک هیچ دیڤارێک نکارێ وسا بکە کو باندۆرە میدیا کێم بکە تەنها من نکارێت شتێکی بکەین ئێرشێ دوژمنێن ئیسلامێ دناو میدیایەدا ئەم بسەکنینین لێ ئەو کاران کو بەهێواشی بە ئارامی بەهێمنی شەڕێکێ هێواش دگەلمە بکەن بواسیتە مێدیایێ و ئەو ژی چالاکیە خۆ دکەن یعنی لازم ئەم لێکۆڵین بکەین کو چما باندۆری ئەم وسا لەسەر مەزێدەیە نەها gelek مێدیایە دنیای هەنا دژایەتی و زەدایەتیە مسلمانان و دینە ئیسلامێ دکەن لێ مخابن gelek هایەمەژێتونە نەها وڵاتێن ئەوروپی و ئیستیعمار و ئیمپریالیزم زێدەتر ji تۆپ و تەیاران بە میدیایە شەڕێمە دکەن چونکە هەم بودجە و پارەیەکی کێمتر سەرف دکەن ناخوازن ئەو پارەی خۆ بە تەیارە و بە تۆپان سەرف بکەن زێتر بە میدیایێ
بە مۆدەکان و ئیسیعمار و ئیسیبداد و زوڵمکردنێ بڕێکا میدیایە ژمە دەکەن ئەس دخوازم چونکو یوکسەک لیسانسێ من لەسەر مێدیایە تێزا من لەسەر میدیایە بووە و حکمە شریعەتێ لەسەر میدیایە ئەس دخوازم لەسەر وێ تشتێ بەئاغڤێم لە ساڵە 2011دا من تشتێک ستاندیە لە ئاگاهیەک ستاندیە لە دنیایەدا 36,000 کەناڵێ ئاسمانی سەتەلایت هەبوونە دناو وڵاتێن مسلمانانژیدا بەتایبەت ئێران 18,000 کەناڵێن مێدیایە دیدنن دناواندا 318 کەناڵ تایبەتێن بە موزیکێ بە موزیکا ڕۆژئاوایی 1200 کەناڵ تایبەتن بە ڕەقس و سەماکردنێ وڵاتانە 250 کەناڵ تایبەتن بە زارۆکان و چەوا باندۆ لەسەر زارۆکان بکەن و ئەخلاقیوان خراپ بکەن تانها مەوەکە مسلمان کەناڵێکی وسایە زارۆکێ مەتونە نێزەکەی هەشتەی کەناڵێوان لەسەر ji بۆ ژنانە ji بۆ حەیا ژنان ژێ ببن 490 کەناڵی سپۆرێوان هەنا 273 کەناڵی تایبەت هەنە بە ئۆل بە ئەدیانێوان بە فیرقە و گروپێن دینێوان هەنا 92 کەناڵی ئابووریەوان هەیە ئیکۆنۆمی 214 کەناڵی تایبەت بە سەهیۆنیزم و ئیسرائیل لە جیهاندا هەیە ئەم دەزانین فەیسبوک وەکە سۆشیال میدیا 2 ملیار ئەندامی وان هەنا لە فەیسبوکێ 2 ملیار کەس لە فەیسبوکە تاقیب دەکەن لە دنیایەدا واتساپ 1 ملیار و 300 ملیۆن تویتر 328 ملیۆن تاقیبچی هەنا یەک ji بەرپرسێن وان دەبێژێ هەر سەعاتێک دشەو ڕۆژێکیدا هەر سەعاتێکیدا 800 ملیۆن کەس ئۆنلاینە بە زیندی لەسەر سۆشیال میدیایە ئەم وەکو مامۆستایان ئاینی وەکو عولەما ئەم پڕ دوورین ژوان تشتاندا ئەم تازە مامۆستا عومەر عەبدولعەزیز دووهۆ گوت ئەم تەنێ دناو جامیێدا لە هەمبەرێ خەڵکینە دناو تورکێدا تەنێ 2000 کەس ئەگەر بێن جام ناو جامیێن ئەیێدن هەموو لە دەرفێ جامیێنە ئەگەر ئەم بخوازین ئیسلام قورتال بکەین ئەگەر ئەم بخوازین خۆر تێمە بسەلامەتی ببن مسلمانێ باش لازم ئەم بینە ناو سۆشیال میدیایە ئەم بینە ناو میدیایە تەهلوکەوێن نەباشیێن مێدیایێ دناو جڤاکە ئیسلامیەدا ئەز هەنێکی بەحەز دەکەم یەکەم تش ژوان نائومێد خەڵکی بەهێوی دکە سۆشیال میدیا وساکردن ناو خەڵکێمەدا خەڵکێمەیە مسلمانژی زێدەتر ئەم وسا دەکەین خەڵک بەهێوی بێ ئەم زێتر بەحسێ تشتێ ڕەش تشتێ نەخۆش دەکەین هەر دەبێژین ئەوە تشت وسا بوو ئیسلام نەما ئیسلام وسا بەسەر هات یعنی ئەم جارێک تشتێکی خۆش نابێژین بۆ خەڵکی زێتر هەر دەبێژین ئیسلام وسا خراب و ئیسلام وسا خراب بوو خەڵا دووەم زێدەتر مێدیایە مە زێدەتر شەڕ و نیفاقی چێ دیکە مەزهەب و بەحسا مەزهەبێ دیکە بەحسە ئۆلێدن دیکە خاڵاسەیم کو تەهلوکە چێ دیکە ئەو ژی ئەم بەجانلی و بەناجانلی یعنی بەڕاستەوخۆ بەناڕاستەوخۆ مێدیا دژێ ئیسلام و مسلماناندا هەیە لێ مەهایژێتونە سازیەک دناو زانینگا ئۆکسفۆردێ هەیە کو دەبێژێن ئەم جیهانەکەی چێ بکەین ئەو جیهان بێ خودێبی خودێت تو نەبی مادەم دناو مسلماناندا دائیمە شەڕ هەیە تشت هەیە ئەم لە جێیەکی بین خوددا تو نەبی حتا ئەم بەسەلامەت دەرکەڤین خەڵا چار کو سەبەبە دەبێژێ بانگەشەکردن ئیدعاکردن ji بۆ سیکۆلاریزم
یا پێنجەم ji بۆ تەبشیرەت و خریسیانیە یا شەشەم خەڵک وسا بێئاگابی هایەوی ژێ وەزعی جیهانێ تو نەبێ خاڵی هەشتم زێتر ئەو بنگەهێن ئەخلاقی و فکری و عەقیدەی مسلمان ئەم نەهێلین یعنی میدیا وسا دەبێژێ دناو مسلماناندا خەڵک ژە عەقیدەی خۆ دوورکەوێ یعنی چ قاس میدیا دخوازی عەقیدەیە دناو خەڵکیدا دەنەمینێ لێ ئەس پێشنیاز دکەم مامۆستا و عالمێ ما بەحسێ خاتیرات و بیرهاتنێ وان کەسان بخوێنەوە کە دناو مسلمانان چ کردیە خەڵکی دن کو میدیا ئیدعاچ دکا ئیدعاە و دکا بەحسا ماتریالیزم بکە بەحسا مادیات بکە بێژێ ئیکۆنۆمیەمە تونە چما ئەمریکا ئەوانە وسا دەکەن جەیەکی وەکە تورکیا ئابلوقەکە ئابووری بخاتە سەرێ فکرا خەڵکی تنێ لەسەر ئیکۆنۆمی بی و لەسەر تشتێ ڕۆحی و تشتێ دن تو نەبی چونکە دینێمە دینێ قەناعەتە دینێ سەخاوەتە دینێ بەختەوەریە ئەوان وسا دناو خەڵکیدا ئیدعا دەکەن کو فکرێمە هزرێمە تنێ لەسەر ئیکۆنۆمیە بێ لێ ئەم چ بکەین ڕۆڵە زانیان چییە ژە کەمکردنە تەهلوکێن میدیایە قاعدەکێ فقهی هەیە کو دەبێژێ ئەم بەرەڤانی بکەین ژە ئەخلاقی خەڵکی ئەو ژی ئەرکە زانیان ئیسلامیان کوردستانەیە بە شکلەکە مباشر و نامباشر ئەم بکارین کو بین مەیدان ئەگەر کو علەما هەڵوێستێ وان هەبێ و بێن ناو خەڵکێ باندۆرێ وان پڕ زێدە چێدی بێ لەسەر خەڵکێ دناو هەموو ئەسنافێن خەڵکیدا لازمە علەما پڕ زێدە ئەکتیڤ بن دناو خەڵکیدا یەک ژە هەڤاڵێن هەرێمی کوردستانێ گوت ئیحسایەک هەیە دەبێژن 900,000 کەس لە هەرێما کوردستانێ پشکداریە نوێژە ئینێ دەکەن لێ ئەگەر مامۆستایان دەوراوان هەبی 900,000 کەس پڕ زێدەنە بڕاستی چ بکەن لازمە بەحسا دەعوە و ئیرشاد بکەن دناو جیهانە میدیایەدا پەخش بکەن بوەشین چونکە گەلک پرانیە خەڵکێ زێدەتر ژە جامیان ژە سۆسیال میدیایە گۆداری دکەن بەرگری و هێرشەکانی ئەوانیش لە جنسی ئامێرەکانی ئەوان بێت و ئیستیغلالی لازمە ئەو چ سلاحێکی بکاردێنن ئەم ژی سلاحە سۆسیال میدیایە بکاربێنین لە هەم بەرەواندا خاڵێکی دێن لازمە علەما بەحسێ بەهێڤیکردنا خەڵکێ نەکەن دینێ وەستا نیشان نەدەن کو دین جهێ بەهێڤیە و هەروەها بەحسە تەفرقەیە نەکەن و نەبێژن ئەم مەزەبەکی وساینە و ئەم دینێ وسا دەبینین ئەم بە خاڵە مشتەرەک خاڵە هەڤبەش دناو مسلمانان ببینین چونکە دوژمنێمە یەکە لێ ئەم پارچە پارچەین خاڵێکی دێن علەما لازمە ژە تەهوین و ژە دوژون و ژە خەبەرێن نەخۆشێ دوژمنان فێم بکەن ئەگەر ئەم ژە زمانی وان فێم نەکەین نەکارین بەرسڤێ وان بدەین خاڵێکی دێن لازمە ئەم دەقیقاک لە حەزاک نەسەکنین بە سۆسیال میدیا بە میدیا بکارین دەنگێمە ڕەنگێمە بگەینە دنیایێ بلا سیکۆلار و خریستیان نکارن بتەمامی بێن ناف خۆرتێمە بێ ناف خەڵکێمە چونکە بەڕاستی حەقیقەت دناف جڤاکێمە تنێ زوڵم هەبوویە لازمە علەما ئیفرات و تەفریتێوان نەبی مبالەغەیەوان نەبی و کێماسیەوان نەبی بە معتەدیلی بکارن پەیاما خۆ بگەینن وەزێدەتر ژە ئاخافتنێ بە پراکتیک شۆل بکەن تنێ نەبێژن و نەبێژن لازمە بە عەمەل ژە ئیش بکەن نابێ علەما خۆت لە جڤاکێ دوور بگرن و تنێ لە حوجرەیە جامیە بمینن لازمە بەتایبەتی دەگەڵ خۆرتاندا تەفاعول بکەن لازمە علەماژی زێدەتر خەڵکی وسا بکەن خەڵک خوێندەوار بی خەڵک ئەهلی عیلم بێ چونکە ئەم بە عیلمێ دەکارین بەرەڤانی ژە خۆ بکەین حتا خەڵک زێدەتر عیلمێوی هەبی حەقیقەتە ئیسلامی زێتر ژ بۆوان بەلی دەبێ خاڵی دێن ئەم هەموو لازمە بزانین کو لازمە ئەم زێدە گرنگی بە عالی پەروەردەیدا گرنگی بە ژنان و بە زارۆکان بداین چونکە ئەگەر جڤاکەک زارۆک و ژنێ وان باش پەروەردە بێن ئەو جڤاک سەرکەفتی دەبی
ئەو ژنێن کوولەندکێ داژینێن ئەم بلێ فێم بکەین ئەوان دنیای ڕادژینێن ئەگەر ئەو باش پەروەردە بوون نەڤیەکە باش دێت پەروەردەکردێن نەڤیەکە باش دێت بەرێمە ئەگەر ژن نیڤێ جوواکێ بێن نیڤێ دنژی کوپیاون کومێرن دکۆشە ژناندا چێ دەبن و هەروەسا لازمە عولەما بەرەڤانی ژێ ئەو ماتریالیزم و ئەو ئێرشێن مادی vەکەن بەرەڤانیژی خۆ بکەن بە ئوسلوبێن دێن خاڵێکی دێن کو دوژمنێن ما زێدە تەقەز لەسەر دەکەن دخوازن خۆرتێمە نەزەوجێن عولەما ئێمە لازمە تەشویقا خەڵکێ بکەن تەشویقا خۆرتا بکەن کو بزەوجن زێدەتر ژە داویەدا لازمە عولەما بزانێن کو شەفقەتێوان هەبێ ڕەحم و بەزەییێوان هەبێ زێدەتر دەگەل خۆرتێواندا شەفقەتێوان هەبێ چونکە دوژمنێن ما زێدەتر دخوازن عولەما موقعیەتی عولەما پێگەی عولەما مەکانەتی عولەما دەناو خەڵکیدا سڤک بکەن دخوازن مەکانەتی عولەمایان بێهێز بی زەعیف بی چونکە دەزانن ئەگەر عولەما زەعیف بی جڤاکشی زەعیف دەبێ جبر هەندێک لازمە عولەما حەز بکەن بە مەسئولێتیا خۆ بە بەرپرسیارەتیا خۆ حتا جڤاکێوان ژبەین نەچێ وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاه